دیگەرە ئەمڕۆ ڕۆژێکی یادگاری و خۆشە دانیشتوین لە شاری سلێمانی بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی لیەکانی کچی کاکە ڕزگاری خۆشەویست لەگەڵ هونەرمەندی بەرز و بەڕێز کاکە سامان سۆرابی خۆشەویست کاکە سەجادی ئەزیز بە میوزیک هاوکاری خۆم کاکە کۆژینی گوڵ و دڵ بەنگی برای جوتان سەیوان خەمزەی بە چەند گۆرانێکی خاو لە خزمەتی ئەوی خۆشەویستین لە ڕۆژی حەڤەی سەی 2009 بمێنێتەوە بۆ یادگاری بۆ کاکە ڕزگار و هاوڕێیانەی لێرە میوانن بۆ کاکە عومەری زەریفی خۆشەویست بە خێراتی لێیەکەین سەر سەرچاومان تایبەت بۆ خودی کاکە عومەری خۆشەویست لەگەڵ دەنگی مامۆستا سامان و برای جوتان کاکە سەیوان خەمزەی لە خزمەتانین گۆرانی لە ئێمە و کەیف و خۆشیش لێوەی ئەزیز خۆشەویست دووبارم سێبارە لەلایەن خۆم و سامان سۆرابی بە خێراتنی گەرم و گوڕ بۆ هەموو لایەکتان کەین بەسەر سەران و چاوانیمە بە بۆنەی بەدایکبوونی لیەکیان ماڵی دڵی خاڵۆ پێشکەشە بۆ ئەگەر ڕزگاری تەنگەچی و کاکە عومەری زەریفەی خۆشەویست لە تەکی بەرادەری بڕێزم سەیوان گیان سەیوان یعنی سەیوان خەمزەی بڕێز پێشکەر وەختی ماکرزە و باوانم لەکەی دەناوە وەختی ماکرزە و باوانم لەکەی دەناوە چما ئەو دنیا باوانم چەمەن دویاوە چما ئەو دنیا باوانم چەمەن دویاوە پیش 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 خانم پیش پیش دەرد وەگیانم پیش 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 خانم پیش پیش دەرد وەگیانم هەڵا دەی پێشیشە بۆ تۆ سەیوان گیان هەستە با بڕۆی نەزیزم بۆ شوێ دڵی دێم هەستە با بڕۆی نەزیزم بۆ شوێ دڵی دێم بەڵام بۆ مەرجەی ئای عاجز نەبیلێم بەڵام بۆ مەرجەی ئازیز عاجز نەبیلێم پیش 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 خانم پیش پیش دەرد وەگیانم پیش 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 خانم پیش پیش دەرد وەگیانم هەڵا هەڵا ماڵی دڵم یعنی عومەری زەریفە پێشکەشە بۆ کاکە حوسێنی بەرز و بەڕێز حوسێنی زەریفە ڕزگاری تەنگەچی بۆچی نانیری باوانم نەمەی ئیداڵات بۆچی نانیری باوانم نەمەی ئیداڵات من لە خەم دەرکەی باوانم خوێندە خجاڵات من لە خەم دەرکەی باوانم خوێندە خجاڵات پیش 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 خانم پیش پیش دەرد وەگیانم پیش 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 خانم پیش پیش دەرد وەگیانم تایبەت بۆ کاکە ڕزگاری درع و کاکە عومەر زەریفی خۆشەویست تەواو میوانانی لێرن بۆ چاوەکانی لیەکان خوا ئەو دوو برایە لە یەک نەکا بژین پێکەوە لیەکیان ماڵی دڵی خاڵۆ ئەگەر ئەزانی دڵەکەم بە حاڵی دەردم ئەگەر ئەزانی دڵەکەم
ناکم بحالی دردم اهاو گریانم ای ای برنگی زردم اهاو گریانم رولا برنگی زردم بگش 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 خانم بگش 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 خانم بگش بگش ندد وجیانم بگش 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 خانم بگش بگش ندد وجیانم ئەو گۆرانیە ئەگەر ڕزگار و زۆر حەزی لەو گۆرانیەتە تایبەتە بۆ خۆی ئەوی ئەوی خەمامەینەتە جەرگم بڕیاوە لە بەندی خەناسی کردیاوە خەمامەینەتە جەرگم بڕیاوە لە بەندی خەناسی کردیاوە سوتاوە گیانم حرام خۆشینم بەو معنای نییە ئیمان و دینم سوتاوە گیانم حرام خۆشینم بەو معنای نییە ئیمان و دینم ئیمڕۆ مەرگمە دیسان مەرگمە ئیمڕۆ مەرگمە دیسان مەرگمە تیری بێکەسی لەناو جەرگمە تیری بێکەسی لەناو جەرگمە بۆ خاڵا ڕزگار و کاکە عومەر زەریفی نەوت تایبەت بژین ئەو دوورایە پێکەوە بۆ چاوەکانی میێرگان هەڵا هەڵا بۆ کاکە هەریانی برازایی کاکە ڕزگاری خۆشەویست پێشکەش ئەیمان تو هەڵبێ یا زوو بنیشە ئەو دەردەی لە تۆ بەخوا لەم نیشە ئەیمان تو هەڵبێ یا زوو بنیشە ئەو دەردەی لە تۆ بەخوا لەم نیشە ئەگەر ئەمزانی ئەوەڵ وا دەبووی نوشتەم نەدا کرد تۆ خۆت شادەبووی ئەگەر ئەمزانی ئەوەڵ وا دەبووی نوشتەم نەدا کرد تۆ خۆت شادەبووی ئیمڕۆ مەرگمە دیسان مەرگمە ئیمڕۆ مەرگمە دیسان مەرگمە تیری بیکەسی لەناو جەرگمە تیری بیکەسی لەناو جەرگمە هەڵا هەڵا خۆمم ڕسوا کرد لە بوونەویانە بۆ ڕەحمی نایە بەمنی بیچارە خۆمم ڕسوا کرد لە بوونەویانە بۆ ڕەحمی نایە بەمنی بیچارە ئەیمان سوحەڵبێ یەک و بنیژە ئەو دەردە لە تۆس وەڵانم نیژە ئیمڕۆ مەرگمە دیسان مەرگمە ئیمڕۆ مەرگمە دیسان مەرگمە تیری بیکەسی لەناو جەرگمە تیری بیکەسی